ئەمریکا و ئیسڕائیل تاوتوێی هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمییەکانی ئێران دەکەن. ئەمڕۆ چوارشەممە 8 کانونی دووەمی 2025 میدیاکان ئاشکرایان کرد کە ئەمریکا و ئیسڕائیل تاوتوێی دەستپێکردنی هێرش بۆ سەر دامەزراوە ئەتۆمییەکان لە ئێران دەکەن. ماڵپەڕی مێدەلس نیوز بڵاوی کردەوە کە براد کۆپەر جێگری فەرماندەی ناوەندی ئەمریکا ناسراو بە سێنتکۆم لە ئیسڕائیل تاوتوێی خۆ ئامادەکردن بۆ گەری هێرشکردنێکی هاوبەش لەگەڵ ئەمریکا بۆ سەر دامەزراوە ئەتۆمییەکانی ئێرانی کرد. هەر لەو چوارچێوەیەدا ڕۆژنامەی یەدیۆز ئەهرۆنۆتی ئیسڕائیل بڵاوی کردەوە براد کۆپەر لەگەڵ جەنەڕاڵ ئەمیر بەرعام جێگری سەرۆکی ئەرکانی سوپای ئیسڕائیل کۆبووەتەوە. لە کۆبوونەوەکەدا تیشک خراوەتە سەر ناردنی چەکی گرنگ بۆ ئیسڕائیل کە ئەمریکا لە سەردەمی جۆ بایدن سەرۆکی دەست لە کارکێشەوەی ئەمریکا بڕیاری لێدا بوو بۆ وڵاتەی بینێرێت. هەروەها گفتوگۆ لەسەر هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسڕائیل بۆ سەر دامەزراوە ئەتۆمییەکانی ئێران کرا. وتەبێژی سوپای ئیسڕائیلیش ڕایگەیاند بەرعام جێگری سەرۆکی ئەرکانی سوپای ئیسڕائیل و کۆپەر جێگری فەرماندەی ناوەندی ئەمریکا سەردانی ژمارەیەک بنکەی ئاسمانیان کردووە. لە نێویاندا بنکەی نیڤاتیم کە پێداچوونەوە بە توانەکاندا کرا و ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی نێوان هەردوو سوپا نمایش کرا. هەروەها لە بەیاننامەکەی سوپای ئیسڕائیلدا هاتووە جگەلەوەش گفتوگۆیەکی هاوبەش سەبارەت بە چالاکیەکان لە بەرامبەر هەڕەشەکانی یەمەن و هاوکاری لەگەڵ سوپای ئەمریکا لە بەرگری هەمەلایەنەی دەوڵەتی ئیسڕائیل و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەنجام درراوە. جێگەی سەرنجە دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ئەگەری دەستپێکردنی هێرشی بۆ سەر دامەزراوە ئەتۆمییەکانی ئێرانی بە دوور نەزانی وتی ڕەنگە پشتیوانی لە هێرشێکی لەو شێوەیەی ئیسڕائیل بۆ سەر ئێران بکات.